ڕۆژانش بەسەر چاو گەرمای سەرمای چای خۆی هەردەخوا یعنی ئەم ڕۆژێ دا دوازدە ئەو کەمەکەم گوتیە ئەنی ناتانم بێ چای بەڕاستی بخۆی ناکە تێکەڵاوی ئیش دەبی ئەو چەندر دەسە چا بخۆی حەزت لە چایە بەڵام بێ ئیشی وە ناکە کە حەزت لە چایەبی ئەوەن تەسعێ بە شتێک لە دەستبی و دەخافری و دەگەڕیت سوالەکەی بەڵام وشت کە خەریکی ئیشی ئینجا چا زۆر دەخۆی وڵای ئەمن بەخۆم زیاتر بەتەنێ دەخۆم بەس دۆست و برادرم لێرە زۆرە ڕۆژان هەردێم دەرم یاڵە باتن چایخانە چایش بخۆن والله بحساب ناژمێ دەرێت لەو 22 دەڕوان دەگزار چای ئەوەی نییە فەرقی لۆ بکەی زستانە وەچی برێ وەش سەر و پێی نییە تێدەگەی چا خواردن شچی پێبوونە ینی تێدەگەی ئسان پاش نانیە پێش نانیە هەم وەختە چی چا خواردن میدڕێ بکەم برادەرەکی مەسەنەن چا خواردن بوویتە شەکی کۆچ کەلتوری بەڕاستی گەرمە بەس خەفی شەر چای دەخوا ئارێوەڵا تامەکی خۆی هەیە بەڕاستی ینی خەرک ئەگە گەرماش ینی زۆر جاربێ بخۆ لە مانشتەم زۆر گەرمەونە خەرک بێتام چای دەخوا بێتام ئارێوەڵا بخۆم پێم ناخوری ئەوان دەخۆت تەجوبم پێ دێ سەرمابی زۆر باشترە ئارێوەڵا سەرمابی چایکی بێتام دەڕوا تێدەگەوەی ئەوەی نییە چ کابرا گوت مشتری هەیە بەخوای دە چای دەخوا هەیە دوازدەی دەخوا ئێستا مشتێکم هەبوو هەزار ڕەحمەت دێ بێسە نمایە زۆر جار ئێواران داهات تا دەگو چارشکە با بخواردی ئەوزە چاش منۆتێکە خواوەچی داروە بوو نەگۆ 23 دارۆ دەگو 24 ئەوە بەخۆی غەرەتی دەکرد ئەم دەم بۆ کاکە تو بەس بیستم دێ ئەو کە گەردەن ئازابی بەرێ زۆر ینی مناسبە هەیە دەبین لە نەورۆزیان دەبی ڕەمەزانان زۆر قەرەبارە دەبێت چایکی بێتام دەڕوە ڕەمەزانان نەورۆزان جێژنان جمعان پێنجشەمان ڕۆژەکانی کە نۆرمالە یعنی بە تایبەتی خەرکەکی زۆر ڕوولەکەم شەکری کردی نازانم مۆزۆچی و هەشە بێ شەکر دەخوا